قوربانت ئەوە چێکی لێرە؟ خۆشمەوێ واز لە خۆشەویستی بێنە ئەچمە هەر شوێنێک تۆوە بینم بازاڕە تۆی بەردەرگایە تۆی هەموو شوێنێک تۆی دەوازم لێ بێنە چی بکەم خۆشمەوێ دلێر واز لە ژیانم بێنە بڕۆ بە شوێن کەسێکا بگەڕێ کە نانی خۆت بێ من نانی تۆ نیم هەرچیت بێ بۆ تەکەم بەس پێم ڕازی بە چیت بێ لە ژیان بۆ تەکەم هیچم ناوێت لە تۆ دەوازم لێ بێنە قوربانت بم شەیماجان دەوا مەکە تۆ دوازم تۆ دەبە جارێکی مەم دەر ڕوخسەت بۆ بکەم شەیما چیت هەوێت دلێر لە گیانم قوربانت بم شەیما کەمێک بەزەیت بە من دابێتەوە چۆن شتێتر بوو دلێر واز لە ژیانم بێنە کاکە بە کوردی تێبگە واز لە ژیانم بێنە من تۆم ناوێت یان بۆ تۆ یان بۆ گەڵ ڕاست دەکەی زۆرە بینی لاش فازم شەیما وازم لێ بێنە شەیما ئەڵێم بەجێم میادەت خوا بەڵام لە کۆتاییدا خیانەتت لە هەموومان کرد. نا بەهرۆز تۆ غەڵەت تێگەیشتووی من ڕێگاکانم لێون بوون نەمەزانی چی بکەم سەر لە شێوا بووم بەڵام هەمیشە ئەو کەسە ئەگەڕێتەوە بۆ لای عشقی یەکەمی تۆ عشقی یەکەمی من بووی بەهرۆز هەژاری و نەبوونی وای کرد کە من و تۆ بە یەک نەگەین بەهرۆز بەڵام ئێستا توانین بە یەک بگەین تۆ خەمی هیچ نەبێ تکات لە یەکەم بەهرۆز وەرە لەگەڵم ئەڕۆین بۆ دەرەوەی وڵات بەڵام تۆ مێردت هەیە. نا ئەو تەنها منی بۆ حەز و ئارەزوەکانی خۆی ویست بەهرۆز خەمی پارەت نەبێ تۆ بەس ڕازی بە تکات لە یەکەم وەرە وەرە شتێکت پیشانەیەم باشە وەرە وەرە بەهرۆز بۆستە تۆ ڕازی بە تۆ خەمی هیچ نەبێ بەهرۆز سیرکە بەهرۆز تۆ پارانت لە مێردەکەت دزیوە؟ بەڵێ ئەو شایانی بوو ئەو تەنها منی بۆ جەستاویست دزش دەرچووی؟ ئای خوایە من وتم ئەوە خیانەتکارە کەچی دزش دەرچوو. خوایە بۆ کوێیە چیت؟ هیچ نییە ئێستا دێم. بەرم بە تۆش خیانەتت کرد من خیانەت ناکەم تۆ هەڵەت کردووە پێویستە ئێستا بازەکەی بدەیت. بەرم بە تکات لە یەکەم بەرم بە وازم لێ بێنە مناڵم